دیسان دبیجین هرچند چه کاندید الدفمه آماده نبوینه کو بدین یاسینو بزن کانه کار و پروژه و آرمان جنوی آینده بو خلق عراق بشوکه گشتی بو هرم کردستانی و بو پارێزگاهانەی نەوەب تایبەتی تر دێچبن بەلکو دیسان بوجارە دوێت چارچوڤ وی بەرنامەی دەمە بەڕێز غەیاس سۆرچی پایفدارێ بناوێ مەڵبەندێ هەفتەرە خستنانەینەوە یەکەتی نیشتیمانی کوردستان و دیسان پایفدارێ بناوێ لیستا 162 یا یەکەتیە د پارێزگاهانەینەوەدا میێوان کریە بۆ هەندێک ڕوونکردنا بدەتن لەسەر ڕەوشە چاوانەتیا پڕێڤەچوونە بانگەشە هەڵبژارتنە سنووری پارێزگاهانەینەوەدا چه جۆرە سەرپێچی تێنەکردن تا چەند ئازادیا یا کارێ بانگەشێ یا بەرقەرار بێ پارێزگەهێدا دیسان پشتی دەربازبوونا 20 ڕۆژە لەسەر بانگەشە هەڵبژارتنان کانێ لیستا یەکەتی نیشتیمانی کوردستان یا 162 هەتا چڕادە cihê mitmana xelkiye sinûrê parêzgeha Mîsl da û çend pisyarekên diyên girêdayî bi ayîndeyî û projeyên ayîndeyên lîsta yeketî niştîmanî Kurdistan ku pêdiviyê Parlemanê Iraqê da karî ser biket şerî bû biketin û mafên xelkê Herêma Kurdistanê û parêzgehaneyî newajîk rêkewana bihêne dabînkirin Gheyas Sûrçî ام بجین شیخ غیاس گلب خیراتی کیفاتی گلک ممنون سپاس بۆ تا و بۆ میێوانداریە و سپاس بۆ بینەرێت هەوێت بەڕێز بوو جارە دوێ دەستپێکی ئەم جارێکەڕنیشتی نەخوارێمە بەحسێ بانگەشە هەڵبژارتنەوە کرد بیرم تێتە گوتی ئەم وەکو ئێکەتی مەلبەرە بانگەشەکە ئارام یا دیموکراسیانە دیرش تەشەنجاتە دیرش ناوزراندن و تەشهیرێ بکەین ئەم دێ بەس بەحسێ بەرنامێ خۆکەین بینە خەڵکی ئەم ئەڤینە و مەشهورەش خەڵکی دینی نەکە او دي بيجن او يعني ام بيجن تهجمي ناكن سرلانه كي بلي نظام فيغافي همان بايفا يان غورين شيبوينه في باريدا ديارة رباز ما يكتيان اجتماعية كردستان و مدرسة بيجن خوين نلقاها مام جلال مهب امنيان رو بوينه وما همي بيجين بانگشت بوري يبرينو كهلا صالانو هاتو دوي وحتى اوروكا ما حول دا يكب ارامي وهمنيم بانگشي خوي هالبجارني مكنسس بو برلمان عراقي بو كردستان بو انجمن باريزغا همي هالبجارني دي بلي قتو بري خوبكي مثلا مقابليتا يعني او ليستا ركابرغتا يعني او ليستا بيجين ناف لیستا تجیدا بیتن اگه تهاجم کرده ستا هیرش کرده ستا توجی مزبوری دفاع علی خوب که او دفاع توجید کی دفاع روی قانونی روی شریعت جیبه تشتکی مقبوله حتی نوکا ما وقتی آماده پیکن اما مدتی کمی ما هشت روز میماینک و بانگش هالبجارنی را بگرین بله کرکوک السليمانية الهبليري الدهوك الموصل وهميجيا عندك ليستة ركابر او حزب ديكا تهاجمت كرسالية كتيان اجتماعية كردستاني او هي بدار ما بتشناها تبارودان ما حتى نكجي تهاجمنا كده سكر بس دفاع يعني برجريا الخوكري بس روج بروجي او تهاجمه يعني بلا زيدبونيتسن بلا بلا زيدبونيتسن وامجي مزبورين اجا كسك من خيانة كار ومن كم ترخم ومن عراق سي ومن غير كرد القلم بيتدان اجل دفاعي الخوكم او ما فك سروشتي ما كتيان اجتماعية كردستاني حتى كتيان اجتماعية كردستاني سروة يعني اركا واجبك ودفاع الخوكت باشا بوشي يعني ام تبينيت كان كو برانيا لا يعني دي هرشت كان سر ايكاتيه يعني ايكاتيب تنه زيادة يابويا جه هرشا وان ليست دي يعني هميا زوم اخويا اخسيا سر ايكاتيه بوشي بس ايكاتيب تنه يعني قالك بداخل كاكي زكيه قبري خوب كيني همي او حزب لاين هي هيرش كان سر يكتي و يكتي بتشوك زارن بارقايت وان يت رئيسية سركيت جير كنترول يكتيان اجتماعية جير وام دبرانة جير كنترول يكتيان اجتماعية كردستاني همي دزقايت راقي عندنا الوا دبرانكو يكتين اجتماعية كردستاني الويري ده صلاتا همي او كسي نشي ليرة بانقشة هالبجاردني و ازادية رأي دربرني دربري بو خلكي همي الدبراي كتيانا بس بداخله يعني قال هندجي همي هجوم وهيرش يوان سريه كتيان اجتماعية كردستاننا ابش بيتا بينانو مكي براستي بس قال هندي وكي تاجي بسيار كردو اماجته بيكر بو سريه كتي يكتي هيزا يكتي دبركا برفرا جير نك جير بيجي جير كنترولا بل نفوذ يويل زيدايا
یەکێتی مقابلی هەموو حزبەکە کوردستانی ئەگە دەنگێوێش کێمتر بیتن چونکە ڕابردووە یەکێتی و قوربانیت یەکێتی و سیاسەتە یەکێتی هەم ناو کوردستانی و ناو عێراقی و دەربەی کوردستانی سەنگی خۆی هەیە ینی مەگەرە زەلی بەری خۆکەنێ ئەم حزبە سینە سەر ئاستی کوردستانی و حزبە دوێژیژین سەر ئاستی عراقی کەمە حزبە سینە سەر ئاستی کوردستانی بەس ئەم وەکو حزبە ئێکێ تعامل گەمەتێتەکردن چکۆمە مێژوویەکەوە هەی ئەوە ئەمرێمە نێزی بووی ینی ئەمری حزبامە 5 ساڵیە نێزی بووی و هەروەسە قوربانیتمە پتری هەمی ئەوە حەزابارەکە وەختی خۆ شاخ بوون و شۆڕش کرد فئەوەیە و خەڵکی چاپ یەکێتی ڕنابن بەس یەکێتی بلا خەڵک کەیفا خۆ خۆش نەکە دوژمنێت یەکێتی کەیفا خۆ خۆش نەکەن کو یەکێتی ناماڵا خۆ دەنەڕێکرد چونکە یەکێتی هەب خۆب سەرچەند کوتلە و سەرچەند کوچکە یا چێ بووی ینیا بۆ یەکێتی نیشتبانی ئەمە حالەتێکی نۆرمالە چکە یەکێتی دیموکراتیت ناوداهی دادلێ خۆ دوژمن دلێ خۆ هەندێک خۆش نەکەن وێ انتخاباتیش دێبدەر کەبیتن پشت خۆدەی مەزندا خۆ یەکێتی سەنگ و ڕەنگەوێ دێت چەند بیت دەگوتی یعنی ما ژمارە دەنگێتمە یعنی کێمترە هەندێکلایەن ئەمە بەسەدە پەرلەمانی کوردستانی زیاتر وحتى الأسد عراقيش حتى الأسد عراقي حزب دوينة سر باشا يعني بوفي خولا برلماني وبوفي هالبجارتنا نوكا خاندناتا شوايا يعني ايكاتي دي شيتن جوهرين كاريا كاتن دي شيتن پنگاوکا باشتر هاویتن 2014 کو پنگاوکا یا قوت بهاتی هاویتن بله از این متأكدم كاكي زكي زارا انتخابات تشوي سر أسد عراقي من قلت أم بكو حزبيت كردستانية حزبات دويبون سر أسد كردستاني سياسيون أورام برو انتخابات بجنية عراقي تسين مجلس برلمان عراقي از پیش بینید کم و زاره ما زاره دی 21 کرسی هنا بون و زاره ام دی پتر کن اگه پتر جینا کن ام دی سر آست خو يعني مينين يعني ام كم ناكن ابا بوتشو نامنا ومن قال الشارع زايش والانتخابات البوري ده هي همية ازيتي ده ماكو كادر كي پیش کرد که تیانی اجتماعی کردستانی و زاره جوش و خروش کی زیتر ناف خلک ما کردستانی بگشتی و ناف لاینگر و دوست و حوالت یکتی پتره چون كوان متمانك كلية بيكتي هي أجا حزبك وكوية كتينا بي أو آزادية أو الكردستاني هي أو آزادي بوان نهاية ترخصاندن أو آزادية نوكجي هي أو آزادية وكي من بري نوكش إشارة بيكت أو يا جير كنترولا أو دبري جير كنترولا يكتيان اجتماعية كردستانية بل يكتينا بون يكتي لاوازبون كواتا لاوازبونا آزادية لاوازبونا ما في تاكيا لاوازبونا یەکێتی نیشتمانی کوردستان توازنك يعني بيجن توازنها بلانس لناف كردستان دي غير بيتن أبج دي تأثير كراست وخو سر حزب دي كجي دي هبتن وسر خلق كردستان دي هبتن يكتي بالي قالت زا مثلا دي بيجن توانزا المدن تعليق المدن ك يك اندامت مكتب سياسي سر كداتي يكتي نجتماني كردستان قوتي اگر يكتي يك كرسي جبيني او هر یکتی بله بس ما نقول يا جماعه كرسينا ام دست او دست صلاتي ناكن نخل ابو هورل سليماني غوران باريزغار سليماني غوران او برانيا قائمه مدير ناحل غوران وحزب ديشين وكي يقرتو كومالو يعني هم حزبه اما ايمان هندي هيكم الو غوريا د صلاتي بكن بس مقصدها ما او اگر يكتي يكرسي جيبيني هر يكتيا وكي من برينو كش بحث كر تاريخ يكتي قرباني ويكتي وشهيدية يكتي نابي يكتي حد من يسر أست عراقي وكردستاني ودبرت دور بريت ما وحتى لسه أست جهانيش باشد سنور بارزجها مثل دا ما مسلا والسنتر باجر مثل خوجي دا آزادیا یا کار بانگشه بو لان سیاست کردی چند یا برقراره و بجن داخازیت خلق پارزگاه مثل و سنتر باجر حتی وگاوه اشکاندید و لیستولان سیاسی چنه اکم بجن پشتی درباز بنا 20 روزش بانگشه بله بداخله يعني براسي بيجمت او يا ليره تيتكرن بيجم كردستاني تسل هافلير تسل دهوك تسل سليمانيه بوس سفكايتي كرين بوستر وينت كانديدا يعني ليستا او يا ليره تيتكرن داخله يعني از قبلك كرد مو كردستاني ما وإنسانك نتويما والحزبك نتوي كردستاني جم يا ليرة يتكرن موصلنا هاتي تكرن
و زۆربەی هەرە زۆری ئەو لیستێت سەرتاسەری عراقی هەنە هەمیت ناموسڵ دەنە چەم لیستی کوردی و عربی و شیعە و یەسنە و حتا دومایەدا بەێ شتێت تێدەکردن مەسەن بەس شتێ فەردینە نەک بەرنامە بۆ هاتینە داڕێشتن هەندێک لە جە شکل ینی وێنە تێنە دەڕاندن یان سفکاتی تێتەکردن نویسین تشتێوەسا ئەو ژی نەک هەر بۆ لیستێت کوردستانی بەلکی بۆ هەموو حەزبارۆسایە بەس لێرە هەندێک حەزب بە دەستنیشان کرینە سفکاتی تێتە پێکردن و شکلێک کاندیات دڕین و پۆستەرێت حەزبێت دڕین و تێنە سۆبەکردن گەلە گەلک ئەوە تشتێکی ینی کرێتە بڕاستی دوور مثلا بێژین حەضارەت ئامەیە ئەوە بنسبەت جیاوازی نابەرە مثلا هەرێما کوردستانی و پارێزگە لەیناوە پرسیارەتە یا دوێ بڵێ کاندیدێتما ئەمژێ بخۆک و کادر و لاەنگرێت حزبێت کوردستانی هیچ بربەستێک بەرمە نییە الوان دەبەرە یە حەشد و سپای عراقی لێ هەی ئەمە هەموو ڕۆژێ مەسەرن حتا گەل سەرپەرشت بادینان بەژین بادینان کە شنگار و دهۆک و مووسڵە کاک سعدی ئەحمەد پیراندا مەکتەب سیاسی و بەرپرسێ مەڵبەندی و هەمی کادرێن نینەوە مەجاولەکردنا مووسڵ دەورە بەرێ مووسڵ مەچێت شتێکی هۆسانە دیت بێژین کوشایانی بە حەزکرد نەبیتن و بانگەشە هەڵبژانێش ڕێکوپێکی با بڕێ بەچیتن ئەزی متەکدیشم ئەگەر خودێ نەکەتن تەزویریش بێتەکردن ساختەکاریش بێتەکردن هەندێ لێرە ئەنی تێتە پێش چاوکردن و لێرە بێتەکردن و تایبەتیش ناو ئەو خیبەتگەها کەم پێت ئاوارە ڕەخێدی کە مووسڵ نایەتەکردن هیویدارم لێرەش نێتەکردن چکە هەر کەسدا بلا ئازادی دەنگی خۆ بدەێتن هەر حەزبەک سنگ و ڕەنگە و چەندە دەنگی خۆ بینیت باشە نافکەمپادا حتا vێگاوێ بانگەشە یا ینی یا ئازادە بۆ هەمیلانەکی یان یا قۆڕخکردە بوو لیستێکە تایبەت بەێ دیارە گەلێکی کاندی دێمە چۆبوون ناو کەمپە ئەم کەمپە تەمان پاسەوانیاوان هەواڵێت ئاسایشی پۆلیسێت کردن بەڵێ گاز کردبووێ ئەنگ بۆ چە هاتینە و ینی تاخیر کردبوون و حەنجەت لێوەدید بوون نەگوت وێ نابی بکەن بەس تو کە بە هات کاندیدە نەکرد کات هەر کەسێک بستە ناو کەمپێ بۆ خۆ بانگەشێ بکە مساعدە خەلکی بکەن یارمەتیە خەلکی بدەتن وان بوو نییانی ئەگە تشتێکی ئەمنی ینی تشتێکی قانونی تاوانێک سەربیتن بۆوان هەیە دەستگیرکردن دەنە قانونێ بەس تو بێژی وڵا ئام ئەوە کاندیدە فلان حزبێت و بۆ چە هاتیت نابیتن یان ئەم تشتانەت تێ هاتی نەکردن و داتا شوێلکمەە بناو چەند کاندیدێمە بتایبەتی شێکەتی نیشتمانی کوردستانی سەردان کەمپا کرد ڕێگیری وا لێ هاتیەکردن شکلێکی یعنی نەک شکلێکی زەق بەس دێ گازکەنێ و دێ تاخیرکەن و جارێ هێشتا زووە و ڕاوەستە و ئەم تشتەیە بەداخەوە ینی وەلەو نەبیە بەحسی ئەم تشتێ بکەم کوێ هاتیەکردن و هیویدارم ئەو ڕۆژێ مای ئەم تشتەش نەمینێتن بنسبەت کەمپاش بەێ کەم ئەو کەمپێت نوکە لێرەنا نزیکە 20 کەمپە و هەرێمە کوردستانی چل هەولێر و دۆ و هەندێکشی ناوچێت بە قەتەیاینە ئەو ژەل کۆنتترۆلا هەرێمە کوردستانیدانا بەڵێ ئەمانە وێ گوتینە دەبی دەنگی خۆبدەنە لایەنێکی دیاری کرا و کاندیدێ لایەنێکی دیاری کرا و ئەوەژی ڕاستی تەجاوزە سەر یاسای هەڵبژاردنێ و یاسا گشتی عراقی باشە خەڵک مەطالیبێت خەلکی چنەش هەر لیستەکە بیتم تایبەتیژی هین نینەڕات یا لیستە 16 کەن داخوازیت خەلکێ پارێزگەها نینەوە دوێ وەزعێ خراپ دایک و تێدا دژین باژێڕێکی وێران نیڤەکە خەلکی کەمپادا دژین یعنی ئەوانە چه باوەری هەیە هەلبژارتنە و چه داخوازی هەنە کوهین بوو بکەن دا بۆ هەندێ بهێنە سەر سندوق و دەنگی خوب بدەن دیارە هەر پارێزگە هەکەیان هەر برین باز نەکێ دایرەکەی هەر پارێزگەک دایرەکە هەندێک تش پێتەوی هەنە مەسەرەن داوای کاندیدی خۆتکەن کە سەرکەفتن دەستبینیتن ئەوە داواکاریە بۆ جێبەجێ بکەن دەربارەی پارێزگە هەر نینەوە ئەم هەموو زانین ینی داخوازیەوان دیارن ئەمە ژیوەکو یەکێتیان نیشتمانیە کوردستانی مە بەرنامێ خۆی هەیە بەس نا بەرنامێمەدا هەندێک فەقەرا یان بنێن بەند و خاڵ وێهانە ئەبە 100% سەر داخوازیت خەلکی مووسڵ تێنە تەطبیقکردن ئەوان یەک لەوا فەقەرا و یەک بەندێت مەیە نا بەرنامەی یەکێتیان نیشتمانیە کوردستانە جێبەجێکردن مادە 140 ئەوە داخوازیە گەلێمەی کوردە 16 یەکێتی داری کوردستانینە و چارچێ مادە 100 دەستورینە یەک خاڵەکە دیکە بەرنامێمەدا نوژەنکردنەوە یان تعمیرکردنە وا دەبەرایەت هاتینە خاپورکردن پشتی هاتنە تیرۆریستێت داعشوەکی شنگار وەکو سنوورێ و گەلە جێ دیکە داخوازیەکە دیکە گەڕیانەوە خەلکە کەمپە بۆ جێهێوان و بێرە تعویزکردنەوە
وداخوازیان هەمیە مەزنتر ئەو ژنا بەرنامێمەدا های داخوازی خەلکی مووسڵ یان هەمیە مەزنتر سەسپاندنە ئەمن و ئەمانەیە ناباژێ ڕێمووسڵ و دەوروبەرێوێ و جارێکە دیکە نەک تیرۆرستێکی وەکی داعش و غەری داعش و بدابەکەدی دیسا بێتن بۆ شێواندنە منتەقێ و خاپورکردە منتەقەیە ئەو خاڵێت خەلکی مووسڵ بێنی من ئیشارەت پێکردن هەمی ئەو نام بەرنامە مێکەتیە نیشتمانیە کوردستانیدانا و هیویداریشم کاندیدێتمە تایبەتی ژێ هەر هەمی یەکەتی ئەوێ مووسڵیش ئەگەر بسنە بەغدا دەبی جەختی سەوە خاڵانە بکەن یەک بەگەڕیانە ئاوارە بۆ جێهێوان نوژانکردنەوە دەبەرێتوان تطبیقکردنە مادە 140 دەستوریە بەرقەرارکردنە ئەمن و ئەمانەیە ئەلوان دەبەرە خەلکێ پارێزگەها مووسڵ و گەلک شوانە هژمارەکە کاندیداژی ئەوێت کورد هەر سەر لیستە 162 زۆر جارەمە دانوستاندن گەلکریە بەحسێ وێرێت کەن و ڕاستە داعش شکست لایەنی سەربازی و داعش نەما بەلێ دیساش لایە فکری و داعش هێشتا وجودا وێ یعنی نەهاتیە هەلوەشاندن و پێدویە کار بوو بهێتەکردن وەکو یەکەتی پێنگاویش وی جووری پێشیەوە هەبن کون شور سەروێرێ بکەن فکرە داعشزم ناف پارێزگەهانەینەوە دە تایبەتی نەهێلن بەێ دیارەوەکی ئەم هەمی زانین فکرە داعش فکرەکە نەکە پارێزگا نیناوتنەیە یانی عراقیە فکرەکە عالەمیە جیهانیە ئەو فکرەتی لۆرستی بەێ ناب مووسڵ هەتە نوکەژی ئەو کەس و لایەنێت دۆستێ داعش وێتماینە داعش تەبەن دەوڵەتە عراق و شامە ئیسلامیە بەس گروپێ دیکەژی هەنا وەختی خۆهاتنە بن چەترێ داعشین و کەل جواز بینەوە داعشی شوێ ماینەکە وەکو فکر بەس بۆکو عسکەری وەکو تو ئاماژە پێکرد بەلێش کەستەکە باش یاینای ئەم دێتەوە وەکەن و ئەف فکرەژی نەمینێتن ئەوە دەستێمەتێتن ئەم پەروەەردە کادر و لاینگر و هەواڵی خۆ بکەین و ناو خەلکی ڕوێ ڕەشێ داعش بۆ خەلکی دیاری بکەن وما چەند کەناڵێت ئاسمانی وەکو یەکەتیە نیشتمانیە کوردستانی مەیانە چەند رادیۆمانەمە رادیۆ مووسڵ هەبوو شنگاری هەبوو و ئاستی عراقیژی مەچەند دەستگای دیکەیت تۆڕێت کۆمەڵایەتی هێنا دەبی هەوڵامە ئەو بیتن خاستە مەل مووسڵ ئەوڕۆپێدا ئەم بەرنامێت میانڕەوە بێ بەرنامێت یعنی تەفسیرکردنە شریعەتە ئیسلامی بۆ خەلکی دیاری بکەین ڕێکە عولەمای دینی ئەوێت میانڕاو ئەوێت برن بێژین ینی ڕێکە کە ڕاست خەلکی بۆ خەلکی ڕوون بکەنەوە ئەبل دەستێمە دێتن و چ چارەی کە ژینی نەغێری خەلکێکی هەی بوو نمونەت بەحسێ وێرێت کەن بێژن يعني ڕاستە داعش کەست فکراوەیەمای ڕەنگەم هەوڵە محاربە فکرە داعشی بێتەکردن بەرامبەروێ فکرێکە مەدەنی یا ئاشتی خوازانە یا دیموکراسیە نەت ناف جڤاکیدا بهێتە بەرجەستەکردن بەلە دیسا پرسیار هێتەکردن ئەرێ ئەگەرێن کەتنا میسل ولانن کو پەیوەندی بکەتنا میسل بە هەبوو ئەو خەڵکی مەراکزێت قیادیدا میسل دەستت گەر کەتنا میسلدا هەبوو قوربانیەت میسل وێرانبوونا میسل يعني أفا برسكا يهاتيا طرحكرن بري نوكش لا حكمة العراق جيفا ولجان التحقيقات هاتنا بكينا بل حتى نوكا أنجام نبوينا يعني وكو إيكاتيد باشاروجي دا البرلمان العراقي يطنف حكومة العراق دا هين دير سيرفي برسا هاني شول كان يانجي دهلن بو جهات المختصة حكومة العراق بخو بيقو من الجهات التشريعية والبرلمان مراقبة السرهمي مخالفات قانوني حميد سربيتيا أبشيك الوخالة اتنابند برنامج مدى بس يا موصل لا تشتكي بو براخو رول كما بو بيناريت هواجي الموصل قال دي بيجم صار سط حتى بين سط دار داعش باريزغان نينا ونكر موصل همي كتجير كنترولا تيرورست داعش دو سبب هبون ياك خلك موصل برانيا وان عربية سننا أقام بريخو كان بقرنا ميجو هل وقت أموية أو عثمانية أو بريوان عباسية أو حتى نظامة عراقية مالكي وبشتينجي جمهوري همي هاد سنة حكم العراقي كريم أول زارة أم بيجي مثلا نو كما بفينا بيش الحكم العراقي كان شكا أو زوريننا أبريكا كديمقراطية حكم العراقي كان السنة أبنتها تتقبل كرين الشيعة وكرد وكيوان بن يعني الشيعة حكم الوان بك يعني كرد حكم الوان بك ولا ما حكم كسيناكي يعني بس هل جي خو حكم الخو كرو أم تجاوزي زي كسينا كريا تقبل نذكر وان كاس نبو بيجي مثلا دفاع المافيا وان بكتن داعش كهات وان واحد ذكر كو داعش فريات راس يعني منقذة سنايا او ديوان خلاص كتو نزارك اللي كدي عراقي يختوز جير كنترول السنة
بس پشتی هاتنا داعش مەزنترین زەربە و زیان داعش الخەلکی دا العربی سنەی مووسڵدا هەزارە بچووکەوان کوشتن گەنجێتوان کوشتنەوە بەرینکە پۆلیس بووە بە موظفێ ئەوێ بووە مفۆڵیە انتخابات ینی هەڵبژاردنە کۆمسیۆن هەڵبژاردنە یان جەیش بووە ساوت خەلکەکە ئەف مدێت 2-3 ساڵە ینی بانگراون یان بێن ڕووی ڕەشێ داعش دیت نوکە خەلک متعاون نییە دیگەر داعش ئەس بێژم داعش جارێکە دیکە سەر وێ مای کە فکرۆ مای بەس سەر هەڵنادەتەوە و زێدەژی ناکە بەرفرە نابیتن چونکە خەڵکی متعاون نیە دیگەر بەری نوکە دابۆتە نمونابینە ئەمە نامۆسڵ بوون گەلە هێرش کرێسە مەقەڕاتێتمە وەکو مەقەڕی کۆمیتێ مەڵبەندێ وەختێ مە کادر و پێشمەرگە شەڕی خۆت کرد و کەوتینە دوو ئەو ڕەوین خەلکی دەرێک بۆ ڤەت کرد و ڤەت شارد يعني قالك حالته هو يعني تعاطب وتقال فكانت نام وصل 400 داعش نهاتها سقوط كرين خلد قدابو الرقيدي موصل بيجي لا راستي موصل شربوا لا تساب المزقفته خلكي هوار كرد قاسي شرطوب جيش عراقي سربازي عراقي كرد سكي خدامين ابا حميمه ازاد كرد يعني خلق بو ابا يعني كافتنا موصل هو صابو بس نوكاز بري خود كمان تجارك اللي خلكي موصل هاروكاري وتعاوني تلقاه ئەو گرۆپی تیرۆسی ناکە چونکە مەزنترین زەربە خەلکی پارێزگا هەنێنەوە میسل وەکو پارێزگا و تایبەتیژی دەشتا میسل ئەوان بژینێ یعنی پێکاتەوەی جوواکی مۆزاییکەکێ تێکەلە مەسەرەن کووردە مەسیحینە عەرەبن شیعەیە سنە تورکمانە ئێزدینە هەمی پشتی کەتنا میسل و ئەکەم بەحسێ نوکە بکەین ئەوی مۆزاییکە هەنێ ئەوی پێک هااتێ هەیە جوواکی چەند متمانە کووردا هەیە و وەکی مەدەست پێکی بەحسێ مادە 140 کردی ئەگەر هات و سباهی مادە 140 بهێتە جێبەجێکردن وەکو ئیسیفتا دەنگی بوو بدەن بوو بەرژەوەندیا لایەنێ کوردی ئێک دوود و هەڵبژارتناندا دە چەند قەناعەت هەیە و ئەو خەلکە هێنێزیکی لایەنێت کوردیە و تایبەتیژی ئێکەتیک و هەرچەند پشتی هاتنە هێزت عێراقی بووگالێک دەڤەرە و کنترۆل سەرکردی ئێکەتیژێ سەحب نەبوو مانە تۆ دەرکە دەبارەکەمان خەڵکیەوە کادرێت وەمان متمانە چەند نەبینە ئێکەتیە و وا پێک هاتێت هەدا هەنەک و هین بێژن دێ ئەم دەنگێت خۆ مەسەنەن بێ دەڤەرێ زیاتر لێکەنج بەرینوکە ئەگەر ئەم دە ڕۆژێ مایی ینی تغیرات نەیە نەکردن ینی تەجاوزات نەیە نەکردن چ فشار نەکەنە سەر خەلکی هەم لە عالیە حەشدە شعبی و سوپای عراقی و هەم عالیا حزب پارتە دیموکراتە کوردستان لێرە ئەو خەلکێت کەمپادا یەکەتیان نیشتمانیە کوردستانی ئەس ناو خەلکی خۆدا مەس خەلکی مووسلیشم دایک بوویە مووسلیشم دەنگە یەکەتی مەجارەتی 73000 دەنگینان 2 کورسی مەبرن و 2700 دەنگمان بۆ ئەمداکەنە 3 کورسی ئەزی گەشتبینم و دەنگێمە زێدەتر بیتن حتا نوکەژی تەجاوزات وەکی من ئاماژە پێکردن هاتینەکرد بەس ئەگە هەوڵەکەش بێتە دەن ئەم قبول ناکەن هەتا ئەم بشێن بەڵام ئەگەر تەزویر و فشار و زەخت نەکەویتە سەر خەلکی دەنگێمە گەلک دێ باشتر بیتن وەکی تەگوتل ناوا پێک هاتێ منتەقێژی چووکە بوونە مامجەلال لە هەر ساڵە بەغدا ینی ئەو هەمی احتراپی پندێتکەن و مامجەلال چی بێژین خەیمەت العراقی ینی خیبەتە ئەو بێژین کوینە هەموو عراقا بوو هەموو عراقی گەشتانێک هەموو مشکلێک کوردستانی و عراقی و حەلکردن یعنی خەلکی متمانەکە گەلەگەلەکە سیاسەتە مامجەلالە بوو ئەمژین سەر ڕێبازە مامجەلالینە وەکو یەکەتی نیشتمانی کوردستان مامجەلال وا هەر ساڵێت سەر و کۆمار بوو تشتێکیوە بۆ یەکەتی کرد ئەم هەموو پێ سەر بلندی باوەڕم کە کاگزەکەی ئەگەتون کە هەڕۆ بڕۆ بەغدا بڕۆ باشووری عراقی وەرە ناو مووسڵ ناو عەرەبە ناو سوپای عراقی ناو شورتێت محەلی و شورتێت فدرالی هەرجێکی مەسەن تو هەویە خۆدەرینێ کە ئەوس کادرمە هەویە حزبیە وێنە یان بێژینم حزبە مامجەلالین هاتیە بۆ خۆ بانگەشێ بکەین و ئەم هاتیە مەسەرەن سەردانە مەنتەقا بکەن مانی ڕێزەکە تایبەت منتن ئەوە هەمی ئەو سیاسەتە مامجەلالیە عکس بیەوە سەرمە دەبیمەوێ ئیستیغلال بکەین و وەکی میش ئاماژە پێکرد ئەگەر تەجاوز و فشار نەکەوێتە سەر خەڵکێ پشت خودێ مەزن و پێویە کادرێت مێکەتی دەنگێمە و دێزێ دەبن شێخ نوکە کێشە و گرفتێت زۆر ناوینە هەرێما کوردستانی و حکوومەتە عێراقی دەوێت هەین مەسەلا هەرە سەرەکیژی کێشە موچەی و بودجەیە میزانیە بەڵ میزانی گشتی خەڵک تاکە کەسێ هەرێما کوردستانی vێگاوێ بەرەویر سەرە هەیوێ کادێ موچێوی هێت ئان ناهێت کە هەکە بهێت چەند دێژێ بڕن چەند دێژێ نابڕن یا بووە بەحسێ ڕۆژێ
پرسا هەرە سەرەکیە خەڵکی بوو ئەمە چونکی گرێدانە قوتێ ڕۆژانەی زارۆکێتبی بەهەی هەلوەشیانان بێژین ئالوزبوونا پەیوەندیت ناوبەرە هەولێرێ و بەغدادا ئەم زانین بەگەڕاوەندی بێت چیە بەلێ پرۆژێ هەوە بوو ئایندەی بوو پشتی هەلبژارتنا بوو حکوومەتە داهاتیا عێراقی چیە کوهین بشێن ئەوە گرفتا چارە سەر بکەن و چیە حتاهین بشێن جارەکادی پەیوەندیت خو گت هەرێمێ گەل بەغدا ئاسایی بکەنەوە بەری نوکەژی هەمی هەوڵ و ئەنی بەری ڕیفراندۆمش و پشتی ڕێفراندۆمش هەمی هەوڵ و تەقەڵایەت قیادەیەکەتی ینی سەرکردایەتەیە یەکەتی و کاندیدێ مەل بەغدا ینی نوێنەرێت مەچل حکوومەتی و چل بێژین پەرلەمانێ هەوڵێمە ئەو بووە و علاقاتە بین حکوومەتە هەرێمی و حکوومەتە بەغدا بینە ئاساییکردنەوە تەبیعیکردنەوە وێ دەورێژی هەمی هەوڵ و تەقەڵایەتمە ئەوەژی یەکە بەرنامێکەتی نیشتمانیە کوردستانی کو ئەم ببێتن نەبێتنەوە مافێ مەیە داوای مافی خۆ ینی مافێ چارە نووسێ خۆ بکەین ینی حەق تەقریر مەسیری خۆ بکەین مافێ مێ بینە دەوڵەت بە زروفێ مێ هۆستایە ئەم نابێنە هەموو ئەوە دەوڵەتادانێک و کوردێ تێدانە مەدید مە ڕیفراندۆمە کرد هەمی دەوڵەت بوونە دوژمنێمە بێجە ڕێکامە بۆ بەرژەوەندی ئەمە لە تێما ڕێکامە بەغدایە دەبی ئەم گەر بەغدا بڕێکە نوێنەرێ خۆ وەکی من گوتێ چل حکوومەتێ و پەرلەمانێ عیلاقاتێت خۆ پەیوەندی خۆ ئاسایی بکەینەوە ئەوە بۆ بەرژەوەندیە مە لە تێمەیە کوردستانەیە باشە ما حکوومەتە هەرێمێ و پرانیاوان دەسەڵات دەست پارتیدانە نەف دەرهیناوە بڕێکرد بۆ دەرەوەکو ئالەساز ئەم دێ ئابوووریە کە سەر بەخۆی اقتصادەکە حڕ بۆ کوردستانی دەست ئینین بۆ مەسلحەتە کوردستانی مەدید کوردستان وێران بوو وەکیتە ئاماژە پێکردنە موچەمان و نەڕب موچەما دێنکە چارێکە موچەش سێ هەیبە جارێکردن وەزعێ پرۆژە هەمی هاتنەوەستنە وەزعێمە هەمی خراپ و پشتینگی ڕیفراندۆم سەرات 150 کە کوردستانی دەستمە چۆ یعنی گەلک دەبێژن 16 ئۆکتۆبرێ یەکەتی پێشمەرگێت یەکێتی یان قیادا یەکەتی کەرکک فرۆت باشە من کەرکک فرۆت بەستول دبز بە دبشار عادی کەرکک کە میحوەرەکە کەرکک سێ میحوەر بوو دوول دەستەیەکەتی و یەک دەست پارتی دیموکراتی کوردستان بوو کە کەمال کەرککی لێرە بوو هەل دەبست هەتا شنگارێ ئەنگۆ هەمیە دوو تەقەنە کردنگۆ ئەم منتەقە هەمی چۆل کردن باشە ئەمە فرۆت ئەم خاین پاوێ ئەم منتەقە فرۆت و ڕەوی بێتەقە ئەوکی خاینە دەبی ئەم هەموو تشتا لێک بین نوکە زڤڕاندن ئەوان ئەم جادێت بەری نوکە وان دەستکەفتێت بەری نوکە ما بەحسێ موچەی و قوتێ خەڵکی کرد بەستە بەحسێ وان دەڤەراژی کە ڕەنگە ئەسپۆژی هەبە مەسەر پرسێ یعنی پرۆژێ ئێکەتی نیشتیمانی و لیستاوانە و ئایندەی چیە بوو زڤڕاندن ینی ئەدێ نابینە قاوسێکیدا وەختی خوددا مام جەلال وەختی هەر ئیشارە دەگێ گەل لانت شیعی تشتێک خواست بە ئێکسەر تاتە جێبەجێکردن بەرکو پەیوەندیتوی گەل تایبەتی لە نشیعی هەمیە بەس تایبەتی لە نشیعی بەرەی شیعی گشتی گەلک قوات بوون و تاڕادایەکیژی متمانە یعنی وێرێت کرد و شیعە بژێن پشتەوانیا کووردا بکەن بۆ ئایندەی بوو گەلک دەستڤینانە گەلک تشتا ئەو متمانە ئەو پەیوەندیت بەرین و کە هێتلاواز بوون یعنی ئێکەتی سێ جارەکادی وان پەیوەندی گەشت بینم ئەم دێشێن ئینشەڵا ئەو پەیوەندی خۆت گە بەغدا دووبارە وەکی خۆ بێخینەوە سەرسکەوێ بەس بڕاستی کەسێژی وەکی مام جەلال پێچێ نابی مام جەلال نەکە پەیوەندی دیگە حکوومەتە بەغدا و دگە شیعە بەڵکی پەیوەندی و دگە حکوومەتێت دەوروبەرە و دەوڵەتێ دیە ڕۆژ ئاواژی پەیوەندی و قوت بوو شخصیەتە و دیبلۆماسیەتە و وەکرد بووک و پەیوەندی عێراقش گە دەربەت باش بن هەمی ئەمە بەگرێداینە کێکێزەکی دەستورێەوە ئەگەم ئەم بەغدا جەختێ سا جێبەجێکردنا دەستوری بکەن ئەوە هەمووی ئەگەر دەستور بێتە جێبەجێکردن هەموو ئالیابە ئەو هەمی هیوی و خەونێتمە دەهێنە جێبەجێکردن مەسەلەن مادێ ئەو دەبرێت چارچێ مادە 140 ئێخۆل دەستوری هات بێژی ئیدارە وا دەبەرانە چ ڕوێ ئیداری بە و چ ڕوێ عسکەری و ئەمنی بە دەبی هەردوو لە ئیدارەوە منتەقانە بکەن بەڵێ مشتەرەک بیتن ئەگەر دەستور بێتە جێبەجێکردمە چ مشکلە نامێنن وازی گەشتبینیشم ئەس بۆ بینەرێ هەوەیە بەڕێزیش بێژم ئەگەر ئەم یەک تیم بیل بەغدا وەکو کورد هەمی هەمی حزبە و داوای نەک داوای مافێ شخصی و حزبیە خۆ بکەین لێ دێ ململانەیەک و دوو بکەین ئەگەر داوای مافێک گەلێ مەیە کورد و خاکە کوردستانی بکەین ڕێکا دەستوریە دەستور بێتە جێبەدەمی من شەڕسە دەستور بکەین بێتە جێبەجێکردن بەڵێ ئەم دەبەرە هەمیدی دووبارە مشتەرەکی هێنا ئیدارەکردن بەری هاتنە داعشیش بەری ڕەوینە سوپای عراقێ خۆ
سوبا هل كركوكجي هبو الديارة هبو الموصل هبو بس إدارة مشترك بو دبي وبرينو كجي أمريكا وفرنسا وبريطانيا ودولة اللي كانت حالفة دجي داعش وحتى الدولة الغربية هميان في شهر عراق وكردستان كريكو بيشمرقة بقرنا ودورة أبيت بيجيت النخير بيشمرقة ناقرنا قلق يعني قلق العين والبيجن حزب بيجن ساويوان بهندي هالرانابن بيشمرقة دي بقرنا أز بوتشونا منه ومن قلق نو كركوكي بيشمرقة هزفرية يعني هزت بيشمرقة هي قلق تشون داخل بوين بله أو نا مثلا زينة قرتينا أو مثلا بيشمرقة بارقات حزبينا بيشمرقة مالبندنا هندك زيدي كنا مثلا بس كبيشمرقة بسبب درستي يعني وزارة بيشمرقة وقريتن وقريدايا في انتخابات بيشتي انتخاباتها أو انتخاباتش خلاص منها دي وقرن بيشمرقة بولزيه خو قالك لا أنا بداخو يعني قالك بين خوشة يعني لسا علام ودزقاء علام خوش بحس كان بيجن أبتشتنيه وبيشمرقة وانا قري يعني بين خوشة بس وان بذي ونبيتن بيشمرقة دي وقرن نوزيا ووضع كجي طبيعي بتبع بس نك خطابات قومية زق وهيش كنا سخال كيدي كادبي أم سياسة يبكين أم همي كردين كردكي حزبك كردي يعني كردستاني دجي سر بخويا كردستاني نبوة بس اگر تو نشي سر بخويا خراب جيني تو دبي سياسة ده كدي كم كاربينه باشا برئيس غياث سورچی دماهی پیام و پیوته بو خلق پارێزگەها میسل درجه که چونکی سنوره بيجن مربند هفته خستنايا و او سنوره يكو خلق دنگ خودتا لیستا 162 نينا ودا پیامata بوی خلقی چه و روجا دنگ دانه پیامata بوی خلقی چه هینچ وعدك دنا خلقی کوبو بکن اگر هاتو لیستا 162 یا سرکفتنک باش بس خوبه بینه بله پیام من بو همو کردایا سیکتی بن سپارتی بن سلیستی دیکا بن روجا 12 پنج همی بسنا صندوق دنگ دانه دنگ بدن بلیستی خویت کردی چونکە دەنگێ کووردا المووسڵ چەند زێدە بی و پارێزگە هێدیژی ئەوە ڕنگدانەوەیە سەر کوردی بوونە وان دەبەرا یێوان دەنگلێینا یعنی مە 16 ئیداری هەنە سەر چوارچێوە ینی ئیتارێ مادە 140 دەنگێ کووردا ئەگە پتر بن ئەوە خۆڵ خۆدانی دەبیتە اعتراف پێکردنەکەەوە دەبەرا کووە کوردیە یا دوێژی ئەز بانگەوازە ینی دەنگێ خۆ ڕادگەینم بۆ هەموو هەواڵ و هەوادار و دۆستێت یەکێتیان نیشتمانیە کوردستانی ڕێخستنێت یەکێتیان نیشتمانیە کوردستانی کادرێت یەکێتیان نیشتمانیە کوردستانی دووبارەت بێژمەوە ڕۆژە 12 پێ سندۆقا و دەنگێ خۆ بدەنە لیستا 162 یەکێتیان نیشتمانیە کوردستانی چووکە خەڵکێ مووسڵ و کوردێ مووسڵ و هەموو پێکاتێ دیکەزانن و یەکێتیان نیشتمانیە کوردستانی ئازادکردنەوە دەبەرە چ ڕۆل هەبوو ینی ما بێژینم حزب شەهیدانە بەڵێم حزب شەهیدان و شانازیە پێکەن بەس یەکەتیان نیشتمانیە کوردستانی پارێزگە نینەوە مەزیێتری 400 شەهیدەدا بۆ ئازادکردنەوە دەبێت کوردی هەل شنگار بگرە حتا مەخمور ڕۆڵێکی گەلێکی بەرسامەیە هەبووی ئەوەش متمانە خەلکی دێ مەبیتن شەهیدێ مەدەبیتن و ڕوێ ئیداری وەکو یەکەتیان نیشتمانیە کوردستانی هەل ئاستێ بەغدا و سەر ئاستێ پارێزگە هەنینەوە مە کەمتر خەمی و کێمتر خەمی نەبووینە بۆ خەلکێ مووسڵ و هیویدارم کاندی دێمە و لیستامەش دەنگێکی باش بینی و سەرکەوتنێ دەستبینی و خولات شوویدا باشتر بین. برئیس غیاث سورچی پەیوەداری بنەوەی مەڕبەندی هەفتە ڕێخستنانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە سوپاس کو تو بوو جارە دوێر دەفمە میێڤان بووی هیڤیەمە ئەوە و جارێت بهێتندا دانوستاندنێ لەسەر چاوانەتیا سەرکەفتنا لیستێ و ئەرکێن پێشە ڕۆژێ بکەین. گەلێک سوپاس ئینشاڵڵا دێ پشتی 12 پێنج دێمە وێرە ستۆدیا هەوە دێ پیرۆز باەل خەڵکی خۆی کورد گشتی کەم و هەوادار و دۆستی تێکێتیان نیشتمانیە کوردستانێکم کوم سەرکەوتنە لیستامە لیستە 161 یا لیستە ببوورە 162 لیستە مام جەلالیە گەلێک سوپاسیاوت کەم بۆ میێوانداری زۆر سپاس کە لە خێراتی سەرچەوان بینەرن هێژا حتا دیدارەکادی بمینن خێر و بەختەوەر.